بەڵە بەرزان لەگەڵتان بەردەوامین و ئەچینە تەوەری یەکەمی بەرنامەی بیانیت باش کوردستان کە لەم تەورەدا قسە باس لەسەر کاریگەری بایکۆتکردنی زانکۆکان و هەروەها ئەو قەیرانانەی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە بابزانین تا چەند کاریگەری لە زانکۆکانی یاریمی کوردستان کردو و هەروەها دۆخی بەشە خوێندکارانی بەشە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان و بەتایبەتی زانکۆی سلێمانی لەبەر ئەوە بانگێشتی دکتۆر ڕەزا حەسەن یاردەدەری سەرۆکی زانکۆی سلێمانیمان کردو لێرەیە و بەخێر بێت بیانیت باش کاک دکتۆر سەرەتا هەر بابە و پرسیارە دەست پێ بکەین بایکۆتکردنی مامۆستایانی زانکۆکانی سلێمانی تا چەند کاریگەری لەسەر خوێندکاران و زانکۆ دروست کردو. بەڵێ زۆر سپاس بۆ بەرنامەی بیانی باش کوردستان. تا ئێستا زانکۆی سلێمانی مامۆستایان و فەرمانبەران و خوێندکاران دەوامێکی ئاسایی و دەوام بەردەوامە وەکو ڕۆژانی پێشتر، بەڵام دیارە کاریگەری ئەم قەیرانە زۆر زۆرە لەسەر خوێندکاران و مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆ و ئێمە تەفەهومی ئەوەکەین کە مامۆستایان بەڕاستی تووشی وەزعێکی کەم دەرامەتی بوون بەهۆی نەدانی موچەوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە. بۆیە ئێمە لێرەوە بە ناوی زانکۆی سلێمانیەوە داواکەین کە بە زووترین کات چارەسەرێ بۆ موچەی مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆ بدۆزرێتەوە. وەکو خۆشتان دەزانن ئەم قەیرانە لە پێشدا قەیرانی سیاسی کوردستانی گرتبووە، ینی کوردستان پاشان ئەو قەیرانە دارایی بەسەراحەت بەهۆی دابەزینی نرخی نەوت و ئەمەش کاریگەری لە هەموو موئەسەسەکانی کوردستان کردووە و بە تایبەتی زانکۆکە زانکۆی سلێمانی یەکێکە لە هەرە گەورە زانکۆ لە ناو زانکۆکانی کوردستانە. بەڵێ فەرمووشان. بەڵێ دکتۆر، ینی باس لەوە کرد کە کاریگەری لەسەر زانکۆی سلێمانی هەبوو ئەو قەیرانانەوە هەروەها بە تایبەتیش مەسەلەن باسی بایکۆتمان کرد. دەتوانین بڵێن کاریگەریەکان لە چ ڕوویەکەوە لەسەر زانکۆ هەبووە؟ بەڵێ بەنسبەت بایکۆتکردن ئەگەر ئێمە وەکو شوێنێکی کە نییە زانکۆی سلێمانی بایکۆتکردن تەسیرێکی زۆر گەورە لەسەر خوێندکارانەکە، چکە خۆتان نەزانن ئێمە 180 ڕۆژ خوێندن هەیە لە زانکۆکانە، واتە بۆ ماوەی 6 مانگ خوێندکارانە خوێنن بە پێی ستانداردی یونسکۆیە. ئەگەر لە ماوەی 30 بۆ 40 ڕۆژە دەوام نەکرێت ئەو کاتە ئەو ساڵە بە ساڵی خوێندن حساب ناکرێت بە پێی منەزەمەی یونسکۆ. بۆیە هەر دەوام نەکردنێ تەسیرێکی گەورە لەسەر خوێندکارانەکە ئەگەر مامۆستایان و فەرمانبەران بایکۆتی داوامەکە بکەن. ئەمە لەلایەکەوە لەلایەکی کێشەوە مامۆستا لە هەندێک جارە کە پارەی نەبێ بێ بۆ داوامەکەی موچەی نەدرێتی بەرامبەر بۆ ئەرکەی کە بەجێ هێنێ بەڕاستی ئەویش توانای ئەوەی نابێت کە پرۆسی خوێندنەکە بەڕێوە ببا و هەم لە ڕووی ئاسی زانستیەوە ئاستەکەی دابەزێ خوێندن لە زانکۆکانە بەهۆی نەدانی و قەیرانە دارایی. باشە، لە زانکۆی سلێمانی ئێستا دەتوانین بڵێن بەهۆی قەیرانی داراییەوە ئاستی زانستی وەکو ساڵانی پێشووتر نییە؟ وەڵام پێم باشە لەسەر ئاستی زانستی ینی هەندێک داتا و هەندێک قسە بکەم بە زیاتر بکەم. دیارە بە پێی دوا ڕیزبەندی کە ڕێکخراوێکی جیهانی بە ناوی QS-ەوە کردبووی بۆ هەموو زانکۆکانی جیهانی یەکەم ڕێکخراوە. زانکۆی سلێمانی یەکەمین زانکۆیە لەسەر لە ڕووی زانستیەوە لەسەر ئاستی کوردستان. ئەم ئازبەرزیەی زانکۆی سلێمانی دەگەڕێتەوە بۆ کۆمەڵی خاڵ کە ئەم خاڵانە حتمما بە بایکۆتکردن و بەم قەیرانە دارایی کاریتیەکایەکی لەوانە ئاست بەرزی توێژینەوەکانی مامۆستایانی زانکۆمان کە ئەمە خاڵێکی زۆر گرنگە. دیارە ئەگەر قەیرانی دارایی هەبێ ئەو مامۆستایە بۆ توانایە و توێژینەوە ناتوانێت ئەنجام بە. یعنی خاڵێکی تر مەسەلەن ئێمە هەبوونی کۆمەڵێ دەستگای گەورە کە وەکو کامپێکی گەورەمان هەیە زانکۆی سلێمانی لە ڕووی بەڕێوەبردنەوە کە ئێمە سیستمی بەڕێوەبردن و هەیکەری ڕێخستنی زانکۆی سلێمانی سیستمێکی نمونەیە لەسەر ئاستی عێراق کوردستان. ئەمانە هەمووی وای کردووە کە هەر قەیرانێکی دارایی بۆ ئیدارەکەەوە هەم بۆ لەسەر مامۆستایان کاری لەسەرەکە. تەمان ئەو ڕزبەندی نیشتمانی کە کرا لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی کردی بەڕاستی کارێکی زۆر جوان بوو و من دڵنیام کابێتە کارێکی مێژووی تا ئێستا لە عێراق و ناوچەکان نەکراوە. تۆ ڕیزبەندی دانەی بۆ زانکۆکانی کوردستان لە عێراق ئەمە پێشتر نەکراوە. ئێمە ئێستا زانکۆی سلێمانی بەنیازین ئەم سیستمە شۆڕ بکەینەوە
نەک هەن لەسەر ئاسی زانکۆکان لە ئاسی کۆلێجەکان و لە ئاسی سکۆڵەکانە ئێمە ئەو ڕیزبەندیە بکەین بۆی بزانین نوختە خاڵە بەهێزەکانی ئێمە لەکوێیە و خاڵە لاوازەکان لەکوێیە. با باسی ئەو پلانانە بکەین کە مامۆستایانی زانکۆ ئەیگرنە بەر بۆ ئەو پێشهاتانەی کە ڕۆبەڕووی زانکۆ بێتەوە بە تایبەتی کە لە ئێستادا خۆتان ماوەیەکی زۆرە خۆڕاگر بوون لە بەرامبەر ئەم دۆخەیەرەمی کوردستان. بەڵێ بەنسبەت بایکۆتکردن بەڕاستی من وەک سەرۆکایەتی ئێمە وەک سەرۆکایەتی زانکۆ بە چارەسەرێکی نابینین بۆ چارەسەرکردنی کێشەکان. یعنی هیوادارم مامۆستایانی زانکۆ و هەروەها فەرمانبەرانی خۆیان نوخبەیەکەن لەم کۆمەڵگەی کوردیە کۆمەڵی ڕێگە چارەی تر بگرنە بەر بۆ چارەسەرکردنی کێشەکان. دیارە کۆمەلگا چاوی لەوانە ئەوان هەموو نمونەن و نوخبەن بە بایکۆتکردن ناگەنە نەتیجە ینی چارەسەر نیوەکو هەموو تاکێک لەم کوردستانە گەیشتوتە ئەوەی کە بایکۆتکردن چارەسەر نییە. بەڕای من پەنابەرنە بەر سازدانی وەرکشۆپ چکە لە زانکۆی سلێمانی هەموو بوارێکی ئابووری بواری اقتصادی خەبیری بوارە ئابوورینەکان هەموو لە زانکۆی سلێمانی و لە زانکۆکانی ترن ئەمانە بێن کۆبنەوە بە کۆمەڵە پێشنیارێ بدەنە حکومەت یاخود بۆ ڕای گشتی ڕوونکەنەوە بۆ چارەسەرکردن بەو شێوەیە هەوڵ بەر باشترەوەی لەوەی بیر لە بایکۆتکردن بکەنەوە کە خوێندکارانی سلێمانی دەڤەری سلێمانی بەڕاستی زەرەری تیاکات چونکە لە زانکۆکانی تر ئەو بایکۆتکردنە تا ئێستا نەکراوە کە ئەمە کاریگەریەکی باشی نابێت. باش دکتۆر ڕەزا جەنابتان وەکو یاریدەدەری سەرۆکی زانکۆی سلێمانی بۆ کاروباری کارگێڕی و دارایی باس لەوە کرد کە مثلا لە زانکۆی سلێمانی دەتوانن چەندین خەبیری تێدا خوێندکاران دەتوانن وەرکشۆپ بکەن ینی پێت وایە مەسەلەن بە گیرفانی بەتاڵ وەرکشۆپ بکرێتن بۆ ئەوەی دەتوانرێت پرۆژەیەکی باش پتەوە بۆ حکوومەت ئامادە بکرێت و هەروەها لەو ڕۆژەوە وەکو کارگێڕی و دارایی چ کێشەیەکی بۆ ئێوە دروست کردەوە؟ بەڵێ بەنسبەت زانکۆی سلێمانی و زانکۆی سلێمانی هەموو توانایەک و هەموو ئیمکانێتێکی لەبەر دەستایە بۆ سازدانی وەرکشۆپ ئەگەر هەر شوێنێک یا هەر کەسێک کە خاوەنی فکرێ بێ لەو بارەوە بیکا لە ڕووی هۆڵ لە ڕووی دابینکردنی شوێن و دابینکردنی کەسانی تەنها زانکۆ وەکوتم ئەو کەسانی تایە کە نوخبەن کە خەبیری زانستین کە خەبیری بواری ئابووری و دارین ئەمانە ئەگەر هەستن بە سازدانی سیمینار و هیچ پارەیەکی تێناچێ ینی هیچ یەنێکی تێناچێ تەنها فکرەکاتوان گەڵاڵە بکەن بە شێوەیە کە لە خزمەتی بارودۆخەکە بێ بە شێوەیە کە لە خزمەتیەوە بێ قەیرانەکە کەم کاتەوە. ئێمە بۆ شێوەیەڵێ من ناڵێم مامۆستاکە گیرفانی بەتاڵ بوو ئەتیرە بێ لە ماڵەوە دانیشی خەریکی ئین نەبێت خەریکیەوە نەبێت کە ڕێی هەبێت چکە بەڕاستی مامۆستای زانکۆ لەم قەیرانەدا ڕێی نەبێ ئەی ئەبێ خەڵکی تر ڕێیچی بێ. باش لە ڕووی داراییەوە چ کێشەتان بۆ دروست بوو؟ وەڵای ئێمە لە ساڵی 2014 تەنها دوو جار بودجێ زانکۆی سلێمانی ئەویش لە 135 بودجێمان وەرگرتووە تا ئێستا هیچ شتێکمان پارەمان وەرنەگرتووە. ئێمە کۆمەڵێ چارەسەرمان گرتووەتە بەر بۆ ئەوەی بتوانین بەردەوام بین لەسەر خوێندن و دڵنیا بن ئێمە دەستەوساندانانیشین و ناهێڵین خوێندن ئینشاءڵڵا پشتی بکوێ لە زانکۆکان و بە تایبەتی لە زانکۆی سلێمانیدا. ئەویش ئێمە ئێستا بڕیاریکردنەوەی خوێندنی ئێوارانمان داوە بە پارە کە ئەمە سیستمێکە لە وڵاتانی کە خوێندن تایە بە قبوڵ مەرکەزیە ئەکرێ خوێندنی ئێواران بە پارە بۆ ئەو کەسانی چەند دەرەجەیە کەمتر ئەتوانن لە کۆلێجەکانیانە وەرگیرێن کە بەرامبەر بە قبوڵ مەرکەزیەکە پارەیەگەیەن ئەو بڕە پارەیەمە بەکاریهێنین بۆ ئیدارەدانی ئەو خوێندنە خۆڕایی کە لە بەیانیانە هەیە. دیارە ئەم ڕێگایە وای لەکەین ئینشاءڵڵا لە داهاتوە بە زووترین کات بڕیاریکردنەوەی ئەو هێنا دەدەین ئەو خوێندنی ئێوارانە کەواتە ئێوە بۆ دابینکردنی پێداویستەکانتان پشت بە چ سەرچاوەیەکی داراییە بەستن؟ ئێمە سەرچاوی دارایی وتم تا ئێستا بە بودجە بووە لە وەرگرتنی لە پارە لە حکوومەتەوە بووە لە وەزارەتەوە پارەکان دابین کرا و ئێمە ئێسوە بەڵام لەمە دووە نەک تەنها هەر زانکۆی سلێمانی پێویستە هەموو موەسسەسەکانی کە بیر لەوە بکەنەوە کە خۆیان بتوانن خۆیان بژیانن. ئەویش وەکو پێم وتن خوێنی ئێواران کەسانێکی زۆر هەیە خوێنی پەڕەڕڵمان هەیە کە بەیانیانە ئەویش دەتوانن بخوێنن ئەم خوێنانە خەڵک ئارەزووی هەیە بۆی لێ بخوێنێ بەڵام پارادا بە زانکۆی سلێمانی ئەو پارەیە ئێمە وای لەکەین کە وەک سەرچاوەیە بوو
مثلەن ئەو کەسەی کە لە ئێواران وەرەگیرێتن ینی خۆیش ینی خەڵکی ئەم وڵاتەیە لەوانەیە باوکی مامۆستا بێ لەوانەیە کە سوکاری مەسەلەن یەکێک بوون لە فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان ینی ئەو بڕەپارەی کە دەستنیشانتان کردووە لە قودرەتی خوێندکاردا هەیە یاخۆ شتێکە وەکو زانکۆ ئەهلیەکان هەمان ئەو بڕەپارەیە وەردەگرن نەخێر ئێمە ئەو لە ئەنجومەنی زانکۆ ئەو باسەمان تاوتوێ کرد ئەو پارەیە کە تەڵان خۆتان نەزانە ئاستی زانکۆ حکومەکان ئاستێکی بەرزتری هەیە لە زانکۆ ئەهلیەکانە ئێمە هاتوین لە سەدا 30 کەمتریە لە سعری زانکۆ ئەهلیەکان بۆ هەر خوێندکارێک داشکانمان کردووە لە سەدا 30 ئەو پارەیە کە خوێندکارێک لە زانکۆ ئەهلیەکانێکدا لە لای ئێمە لە سەدا 30 کەمترەدا بە زانکۆ. باش حکوومەت قراریاوە لە زانکۆکاندا کرێی خوێندن کەم بکاتەوە لە هەندێک زانکۆ 180 لە هەندێک زانکۆش بۆ 125 ئەو بڕیارە ئێوەش دەگرێت ئێمە لە 130 کەمترە پارەی خوێندنەکەی لە زانکۆکانی تر لە 130 کەمان کردوێتەوە. بەڵێ کەواتە کردنەوەی ئەم بەشە تازانە لە زانکۆکان و خوێندنی ئێواران تا چەند قەرەباڵغی یاخود زەختی لەسەر مامۆستا دروست کردووە یاخود لە داهاتوودا پلانتان بۆ ئەوە هەیە کە ئەمە بەجیا مامۆستایان بۆ دابینکەن و نەخێر بەنسبەت خوێنی ئێوارانەوە ئێمە ئەو خوێنە تازە نییەکەیکەین و ئێمە لە کۆلیژی بنەڕەت هەروە لە کۆلیژی یاسا ئەو خوێنە ئێوارانەمان هەبووە خوێنی ئێواران هەمان مامۆستا پێی هەڵەسێ لە بەیانیانە وانەکانێتەوە بە خوێندکاران واتە هەمان نیزامە هەمان سیستمە هەمان دەرسە کە ئەو مامۆستایی خوێنێ لە بەیانیانە تەنها جیاوازەکەی ئەوەیە لە ئێوارانە هەم ئەمە دامێکی ژەبێ بۆ مامۆستاکە کە مامۆستاکە بڕێکی کەم پارە لە ئێوارانە وەردەگرێ احتیمال ناکاتە سەر موچەی حکومەت سەرڕایەوەی ئەو پارەیە کە بەکارهێنرێتەوە بۆ خوێندکاران و بۆ جێبەجێکردنی کاروباری خوێندکارانەکە لە هەمان کاتا بڕێکی کەمیش دیارە کرێ درێ بە مامۆستاکە لەبەرەوە هەمان مامۆستای بەیانیان ئەچێ وانەکە لە ئێوارانە بە خوێندکاران نەڵێتەوە لەبەرەوە هیچ کێشێکی کەمی مامۆستامان بۆ دروست نابێت لەسەر ئەو بابەت. باش دکتۆر بابێنە سەر بەشە ناوخۆیەکان ئێوەکو زانکۆی سلێمانی کێشەتان هەیە لە ڕووی بەشە ناوخۆیەکانەوە؟ بەڵێ بەنسبەت بەشی ناوخۆیەوە ئێمە گەورەترین بودجەی زانکۆی سلێمانی بۆ بەشە ناوخۆیەکان سەربەکرێن و گەورەترین کەمپی بەشە ناوخۆی لە هەموو عێراق و کوردستان زانکۆی سلێمانی هەیەتین بە مۆدێرترین و بە تازەترین شێوە. ئێمە خوێندکاران تا ئێستا خزمەتگوزاری وەکو ساڵانی پێشوو بەردەوامە و ئێمە هەموو پێداویستیە بۆ خوێندکار ئامادەکەین لە بەشە ناوخۆیەکانەوە تا ئێستاش بەردەوام کراوە و ئەولەویەتی کاری زانکۆی سلێمانی خزمەتکردنی خوێندکارانی زانکۆی سلێمانی. من حەزەکەم کۆمەڵێک داتا لێرەوە لە نافتەوە ئەوە بکەم کە ئێمە 23,000 خوێندکارمان هەیە لە زانکۆ زیاتر لە 23,000 خوێندکارمان هەیە لە زانکۆی سلێمانی 9,000 خوێندکاری بەشە ناوخۆیەکانە. زانکۆی سلێمانی نزیکەی 37 باڵەخانەی هەیە بۆ بەشە ناوخۆیەکان. ئەم بەشە ناوخۆیانە لە مانگێکە تەنها گاز تەنها بڕێ گاز 150,000 لیتر گازیان پێویستە بۆ گەرمکردنی چیلەرەکانی بەشە ناوخۆیەکان. نزیکەی 50,000 بەس نەوتی سپیان پێویستە 1200 بتڵە غاز ئێمە بۆ خوێندکاران دابینەکەین. ئەوە حکوومەت ینی نسبەتان هەیە یاخۆ حسەتان نەخێر بە پارەی خۆمان ئێمە 2 مانگە بە قەرز ئێستا تا بچەوەرەگرین بە قەرز واتە نەکردو مەسەلەن حکوومەت ئەو بارە قورسەی مەسەلەن کە لەسەر شانتانە لەوەیە هاوکاریتان ئێمە داوامان کردو بەڵام پێشتر هاوکاری باشیان نەکردین بۆ بەشە ناوخۆیەکان حکوومەتی هەرێم کە بودجەیەکی ئەنات بۆ ئێمە بەڵام ئێستا ئەو بودجەیە نەماوە بە هیچ شێوەیە هاوکاریمان ناکەن. باشە دکتۆر بۆچی مەسەلەن لە بەرامبەر ئەو بودجەی کە بۆتان نانێرن داوا بکەن لە جیاتی ئەوەی پارەتان بنێ لە بری پارەکە بە نەوت و سوتەمەنی و شتەکانتان بۆ ئەو سوتەمەنی کە دەوایرەکان و هەموو مؤسسەکانی حکوومەت وەریەگرنەوە لە حکوومەتی وەرەگرنەوە بە پارە ئەیدەنێ ئەوانش بە پارە ئەیدەن بە چونکە ئەوانژەی کڕن یعنی مەسەلەن لە بەروبووم و سوتەمەنەکان هەیە لە سلێمانی ئەوەی سوتەمەنەکانی کڕێ دیسانێ فرۆشێتەوە بە دەستگاکانی کە بەڵام بە سیارێکی کەمتر
ئێمەش ئەیکڕینەوە. باشە ئەمەژت بۆت کرد کە پێداویستەکانی خوێندکارانی بە شناخۆەکان دابین کراوە. ئەگەر دابین کراوە بۆچی هەموو ساڵێک خوێندکارانی بە شناخۆەکان ناڕازایی و خۆپشاندان لێرە بڕۆن لەسەر ئەوەی کە لە هاوینە بێ ئاون و لە زستانە بێنەوت و بێ کارەبان و بەڵێ من تا ئێستا ئەوە زستان ئێمە لە نیوەی زستانێت تا ئێستا خوێندکاران هیچ مانگرتنێکیان نەگرتووە. ئەو مانگرتنێک کە لە مانگی دایە لە بیدایەتی مانگی دایە بوو لەسەر کەمی خزمەت گوزاری نەبوو تەنها لەسەر ئەوە بوو کە کارەبا بە عام کەم بووە لە کوردستانە. دووەم لەسەر پێنەدانی بڕێ مەبلەغێکی کەم پارە هەیە کە دێ بە خوێندکاران کە هەر هیچ نییە بۆ خوێندکارە و بڕەپارەیە لەسەر ئەو دوو خاڵە بوو نەک لەسەر کەمی ئەو پێداویستیانی کە زانکۆ پێشکەشیەکە بە خوێندکاران. ینی کێشەکە تەنها لەو دوو خاڵەیە بوو نەکدا. باش بەڵێ دکتۆر کارەبای بە شەناوخۆیەکان و هەم زانکۆی سلێمانی هەر لەگەڵ کارەبای عامدا یعنی خەڵکدا گشتیە خۆت جیاواز نەخێر کارەبای بە شەناوخۆیەکان کارەبایەکی هێنە زیاترە لەوەی کە خەڵک وەریەگرێت کارەبایەکان. باشە ئەو مخەساتەی کادرێ بە خوێندکار دو ئەکەوێت و چونکە لە کاتێکە هەندێک خوێندکار هەیە زۆر پێویستی بەم بڕەپارەیە هەیە. ڕاستە خۆ دەزانین لە لای ئێمە لە وڵاتی ئێمە خوێندکار هەموو شتێکی بەخۆڕاییەت لەگەڵ ئەوەیشا پارە وەرەگرێت لە حکوومەت. بەڵام ئێستا بەهۆی هەروەکو هەموو جونگەکانی تری ئەم وڵاتە مامۆستا فەرمانبەر هەموو کەسێکی تر ئەوانیش پارەکان ئێستا دوارکەوە بەداخەوە کە ئەگەر دوانەکەوتایە خوێندکاران پێم وایە باشترە بوو وەزیان. بەڵام لەگەڵەوەشتا ئێمە نایاڵین خوێندکار هیچ لە ڕووی خزمەت گوزاریەکانەوە هیچ شتێکی دوا بکەوێت. بەڵێ کەواتە بە وەکو دو پرسیاری ئەوەت لێ بکەم پلانی ئێوە بۆ داهاتوو چییە لەسەر دواکەوتنی خوێندکار لە نیوەی خوێندنەکەیە؟ بەڵێ وەڵی ئێمە ئێستا تەمان لە کۆتایی ئیمتحانەکانی کۆرسی یەکەم ئیمتحانات تەواو بووە لە کۆتایەکەیان. یەک کۆرسمان ماوە ئەو کۆرسە خۆشتان نزانن نزیکەی 2 مانگی و بۆ 3 مانگە هیوادارین ئێمە بتوانین ئیدامە بن بە خوێندن و مامۆستایان و خوێندکاران لەسەر خوێندنەکەیان بەردەوام بن بۆ ئەوەی بتوانین ئەم ساڵیش بەم زروفە بە تێپەڕێنین. من دڵنیام خوێندکارانی زانکۆ و مامۆستایان لەو ئاستیان کە بتوانین ئەم خێرانە تێپەڕێنین. بەڵام هەر خوا نەخواستە هەر کێشەیە بێتە بەر پرۆسەی خوێندن ئەبێتە هۆی شکستێکی گەورە بۆ زانکۆکانی کوردستان و هیوادارم کە ئەم کێشەیە نێتە بەردەمی ئێمەوە بتوانین ئەم ئێنە تێپەڕێنین. ئێمە کۆمەڵێ کارمان کردوتە دەست وەکو سەرۆکایەتی زانکۆ دەستمان کردووە بە تەخەسوسێک پارە لە زۆربەی شوێنەکان نەگرینەوە هەرچ مەسرەفێ هەبووە لە شوێنەکانە کەمیەکەینەوە و تەنها بۆ ئەو بەشانەی بەکارێن کە زۆر ضرورە و پەیوەندی بە پرۆسەی خوێندنەوە هەیە و هەروەها لە هەمان کاتشاوە کووتم ئەو خوێندنی ئێوارانە شەڵا پاڵپشتەیە بێ بۆی بەردەوام بە خوێندن. دکتۆر ڕەزا حەسەن ئالیکارێ سەرۆکێ زانینگا سلێمانیە بۆ کاروبارێن کارگێڕی و دارایی دیگەڵمەدا بووی گەلێک سپاس بۆ شرۆڤێنتە.